دوای ئەوەی کۆتاییەکانی مانگی ڕابردوو ڕێگری کرا لە چاڵاکێکی خۆپیشاندان و ناڕەزایەتی لە شاری هەولێر دژ بە بۆردمانەکەی هاوینە هەواری پەرخ لە زاخۆ 25 چاڵاکی مەدەنی لەلایەن هێزە ئەمنیەکانەوە دەستگیر کران. لە ئێستاشدا نزیکەی 3 هەفتە تێدەپەڕێت. هێشتا دوان لەو کەسانەی بەناوەکانی هۆگر حەیدەر پیرباڵ و موڕاد فواد ساڵەیی لە زیندان و ئازاد نەکراون. پارێزەرەکەشیان باز لەوە دەکات تاوانی ئەوان تەنها ئەوە بووە بەشداریان لە گردبوونەوەیەک کردووە. هەولێریش وەکو هەموو ئەو شوێنانەی تر کە مەسەڵەن ئەو ئیدانەی ئەو کردەوە تیرۆریستی تورکیایان کرد مەجموعەیەک لە چالاکوان و خەڵکی مەدەنی و ئەوانەی کە دژی ئەو بردومانە بوون ناڕەزایەتیەکیان دەربڕی لە هەولێر تەنانەت وەکو ئیدانەیەک بۆ ئەو کارە تیرۆریستی و نامرۆڤانەی وڵاتی تورکیا ئەو دوو کەسەش تەنها وەکو دوو کەسی مەدەنی بەشداری ئەو خۆپێشاندانەیان کردو تقریبەنەوە لە مانگەک نزیک دەبینەوە دەستگیر کراینە تا ئێستا و پەڕاوی لێکۆڵینەوەیان لۆ کرایەوە. هیچ کاتێک کە ئەو باسی مۆڵەت دەکات لای خۆشیەوە چاڵاکوانێک دەڵێت ناکرێت لەژێر پەرچەمی دەسەڵاتی کوردستان هاوڵاتیان لە سەرگردبوونەوەیەک دەستگیر بکرێن. ئاماژە بەوەش دەکات لە ڕۆژی گردبوونەوەکەدا هێزە ئەمنیەکان بە چەکی قورس لە شوێنەکەدا بڵاوەیان پێکرا بوو. ئێمە بینیمان ئەو ڕۆژ هێزێکی هێزگار زۆری ئەمنی بە چەکی قورس بیکسی لێوێندەرێ ئامادە کرابوو هێزی زێرەڤانی ئاسایش پۆلیس مکافحە ینی هەرچ هێزێکی ئەمنی هەبوو ئەو ڕۆژە لەو چالاشی ئامادە بووە و خەڵکێکی زۆر ئەو ڕۆژە دەستگیر کرا بەبێ هیچ بیانوێک ڕێگەیان نەدا گردبوونەوەیەکی ئاشتیانە ساز بکەین بۆ ئەوەی کە ئێمە وەکو پایتەخت ئاماژە بۆ بکەین کە ئێمە دژی داگیرکارین بەڵام هیچ ڕەوایەتی تێدا نیە لەژێر پەرچەمی دەوڵەتی کوردی و ئاڵای کوردی و زمانی کوردی و پەرلەمان و حکوومەت خەڵکێک زیندان بکرێتن لە بەرەوەی بانگەشەی نیشتمان پەروەری کردووە لە بەرەوەی بانگەشەوەی کردووە کە دژ بە داگیرکاریە. بەڕاستی ئەمە شەرمە بۆ دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان. ئامانج لە گربوونەوەکەی 22 مانگی ڕابردوو تەنها سەرکۆنەکردنی ئەو هێرشە بوو کە لە مانگی ڕابردوودا کرایە سەر هاوینە هەواری پەرخ لە ئیدارەی سربەخۆی زاخۆ و تیایدا 8 کەس کوژران و 24 دیکە بریندار بوون. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.